بینەرێلی عزیز برنامه هەنار سلام و خدمەتتان دێرم. یەی هەفتەترە و هاتمە خدمەتتان لە ڕێی ئی بەرنامەی هەنارە کە میوانەدان بووم و بتوانوی بەرنامێتر لە ئی بەرنامەی لە پیشکەشی وەی عزیز بکەم. سەرەتای بەرنامەگەس جۆرە هەمیشە ئەو پەیامەیە کە پێویست و لازمە لە خدمەتتان ئەرز بکەم. ئادرسە فەیسبوک و جیمەیلی بەرنامەکە کە لە خوارە شاشەی تەلەڤیزۆنەکانتان هەست وەو شێوازەکە نووسریاس هەنار ئەوە ئادرسە فەیسبوکە بەرنامەگەس لەگەردە هەنار 2014@gmail.com ڕێگە کارە یەکەی وە پەیوەندی بگرین وەگەردی بەرنامە و ڕێنمایی لە خۆدان ئاراستی بەرنامە بکەین و پیشنیاری لە خۆدان و ڕخنەی لە خۆدان ئارامان کل بکەین کە بتوانین بەرنامەیەک کە شایانە و دەرخورە ئیوە بوو تەقدیمدان بکەین. جیاوازی دری هەفتە بەرنامەگە لەگەردە بەرنامەی لە پیشترێک و ئەوەیشە ئی هەواڵ و خەوەرەی لەبی کە لە ئی دوانزە ڕۆژە وەرینە لە کرماشان پێش هاتیەوە لە مۆردە گۆرانەیە کە مامۆستا شەهرام نازری خوێنیە و ئەکسۆنەمەلی کە لایەنەی لە تۆنڕەوە جمهوری ئیسلامیە و هێرشکردیان سەری ئیمەش بەرنامەیەک تایبەت و ئی مۆزووە تەقدیمدان کەیم ناوبەڕێک و دوایەوە تێمە خدمەتدان. وجوان كردي هزاد المجال ظل ونوسيبا عاملني شجري واو عاملني ونوسيبا عاملني شجري واو عاملني هيداد هيدو يا دالو ديداد هيداد هيدو يا دالو ديداد خلاول نشين مامۆستا شەهرام نازری لە دایکبی ساڵە 1328 لە شارە کرماشان و لە خیابانە بەرزە دەماغە لە خانوادەیەک ئەهل موسیقی لە دنیا هاتیە و خۆیشی کە داڵێکی فرە تاسیر لە یەداشتێکە وەرەولای موسیقی بشوت. گۆرانیبیژ شارەزای بوارە موسیقی و ئاهەنگدانەر یا ئاهەنگساز. مامۆسای موسیقی ئیرانی و کوردی و مەقامەی لە ئیرانی. نازری دانەرە شیواز و سەبکیگە نو لە موسیقی کە ئەڕا یەکم جار هونەرمەندی گۆرانیبیژ لە شعرەی لە مەولانە کەڵک بگرێت و ئەو ئی کارە کردیە. یعنی سەرەتایین کەسێک یا ئەوەڵین کەسی کە شعرەی لە مامۆستا مەولانای ڕۆمی یا مەولانای بەلخی هەوردەسەنا و گۆرانی مامۆستا شەهرامە نازری بیە. شەهرامە نازری لە تێکالکردنە ئەدەبیاتە عرفانی و هەماسی سەبکێکە ڕاخۆی داناس کە یە بێسە هۆکارە ئەوە کە تەرەفدارەی لە ڕادەوەدەرێک بچنەوە و لای گۆرانیێل و موسیقی و ئاوازەی لە ئی هونەرمەندە. نازری تایسە فرەتر لە 40 ئالبوم و موسیقی پیشکەش و لایەنگرەی لە خۆی و دنیای هۆنەر و موسیقی کردیە. زۆرم هۆنەرمەندی لە کرماشان لە ڕێ دەرویشخان و کۆلۆنۆل وەزیری لە گەردە نۆتێلی موسیقی ئاشناوە بین کە یەکێک لەوانە حاجیخانە نازری یا پەرویزخانە نازری بیە کە شەهرامە نازریش لە بنەماڵەی ئەوانە و پەرویزخانە نازری لە گەورەی لە ئی بنەماڵەسە. لە کارەی لە گەورای ترە شەهرامە نازری ئەگەر بتوانین ئاماژەوە پێ بکەین شاهنامە خوێنیە. نازری تەوەجۆی فرەیەک و ئوستورەی لە باستان دێرێت.
لە نەتیجە تحقیق فرەی چەند ساڵەیەک لەیبارەوە ئەو توێنست ئجرایی لە گەورایەک لە ئامریکا و فەرەنسا و تونس داشت. شەهرام هۆی ڕوحیەی خەلاقانی خۆی و حەز نەکردنی لە تکرار فرە بەناوبانگە. ئەو یەکەمین کەسێکە کە توێنست سازە تەمیرە و کۆمەکە گروهە تەمیرە نەوازی لە شەمس بارێدە ناو ئاواز و ئجرایی لە گەورایەک کە وەڕێی کۆمەکە سازە پیشکەش وە لایەنگرەی لە خۆی بکەیت و تەوەجۆی فرێک لە عاشقەی لە موسیقی و هونەر و لە لای خۆی ڕابکیشێت. شەهرام نازری هەروەی جوورە یەکەمین کەسێکە کە توێنست شعر نو و شیوەی ئاواز لەسەر موسیقی ئەجرا بکەیت کە ئیکارە لە دوایین ساڵی لە دەهەی 50 ئەنجام دەست. یا کارێلی بکە جوورە کورتە ژیاننامەیەک لەسەر شەهرام نازری و ئەو کارێلە کە جیاوازی ئەڕا شەهرام نازری لەگەر دە هونەرمەندی لەتر دروستکەیت دوست داشتیم لە خدمەتانی ئەرز بکەین. ناوبڕێک و وەگەردێک و تێمە خدمەتتان. مامۆستا شەهرام نازری لە چەند شوێنێکیش خەڵاتێلێک و جایزێلێک و پلەپایێلێک معنەوی یا نیشانەیەک دەریافت کردێ کە لە خدمەتیان ئەگە بتوانین ئەرز بکەین یا نەسە. دەریافت یا وەرگردنە جایزەی بهترین موسیقی عرفانی جەهان کە ساڵ 1997 لە جەشنوارەی فەکس مەراکش وەرگردێ. دەریافتە نیشانە لە ژیۆن دۆنۆر لە دەوڵەتە فەرەنسا کە ساڵە 1386 شەمسی یا ساڵە 2007 میلادی وەرگردیەی خەڵاتە. یا دەریافتە نیشانە شوالیە ئەدەب و هۆنەر لە دەوڵەتە فەرەنسا لە مهرمانگ ساڵە 1386 کە یەشە خەڵاتێک بی کە فرە و ناوبانگی و دەنگدانەوەی فرەی جەهانی داشت. وەرگردنە عنوانە هونەرمەندە بەرتەرە ئاسیا لە تەرەفە مەجموعە ئاسیا سۆسایتی. لەی مەراسمە بانکیمۆن ڕئیسە سازمانە یا دەبیرکولە نەتەوەی یەکگردووەکان خەڵاتەوە پێداس و عنوانە پیشکەش و مامۆستا شەهرام نازری کردێ. دەریافتە جایزەی ئوستورەیە زیندە لە تەرەفە دانشگای UCLE. ای خەڵاتیشە لە تەرەفی دانشگا پیشکەش و مامۆستا شەهرام نازری کریاس. دەریافتە نیشانە تەلاییە سەماع بارگاه مەولانا کە لە دەستە ئەسین چەلەبی نەوازەندەی مەولانا لە ساڵ 1386 لە شارە قونیەی تورکیا پیشکەش و پێکریاس. دەریافتە کلیدە تەلاییە شەهرە خۆی و مەقبەرەی شەمس لە جەشنوارەی بینالمەلەلیە شەمسە تەبریزی لە ئابانە ساڵ 1386. دەریافتە لەوهە سپاس لە شارداریە شەهرە ئیرواین کالیفۆرنیا و بوونەی قەدردانی لە تەلاشەیل و زەحمەتەی لە شەهرام نازری لە تەرویجە پەیامە معنەویە سۆڵح لە قالبە موسیقی و شێرەی لە مەولەوی. یەکێتر لەو خاڵەیە کە فرە مهمە ناونیانە ڕۆژە 25 مانگە فێڤریەس لە ساڵە 2006 و نامە شەهرام نازری کە لەلایەن شورای شەهر و شاردارە سەندیێگۆ لە هەوزەی جوغرافیایی سەندیێگۆی ئیالەتە کالیفۆرنیا ئی ڕۆژەوە ناو ڕۆژە شەهرام نازری دیاریکردنە. دەریافتە تەقدیرنامە لە تەرەفە دانشگای هاروارد و هۆی نەخشە فرەی کە مامۆستا شەهرام نازری لە معرفی مەولەوی و دنیای غەرب و نەوئاوەری لە موسیقیە ئیرانی و جەزبە مخاتەبەی لە غەربی داشتیە. یانە کورتەیەک و مختصرێک بی لە ژیان و فعالیەتەی و چالاکی لە مامۆستا شەهرام نازری لە دنیای هونەری کە تواستیم مختصرێک ئاماژە بود و فعالیەتەی لە ئی شەخسیەتە هونەریە کوردە. دوایە لەگەردە دو میوانە ئەزیزمان هایمە خدمەتدان دریژەوە باسگەمان دەیم. فێلەن ناوبڕێک و دوایەوە تێمە خدمەتدان. قبارت سرم بو چاوانمه کردستان گرد و قبارت سرم بو چاوانمه گر کدالی شاقدانت سیزن و ریانمه توی 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 همون گانه
وطن جیان توی همون جان وطن جیان توی همون جان کردستان گر تو نبینی اوی اوی کرماشان گر تو نبینی اوی اوی کردستان گر تو نبینی اوی اوی غیر گنده آسمان اوی کردستان بر بیانت فینکی ایمان من کردستان بر بیانت فینکی ایمان من کرماشانی وارگانت خلوتی عرفان من توی 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 همون وطن جیان توی همون جان وطن جیان توی همون جان کردستان گر تو نبینی اوی اوی کرماشان گر تو نبینی اوی اوی خب بینەرێ عزیز من هەیە جوورە کە لە سەرەتایشەوە لە خدمەتتان وەتیم دەستپێکی بێڕاییە کە ئی مۆزووە هێرشەی کە وەسەرە هونەرمەندە گەورای کورد شارامە نازری کریاس وەتیم بخەمێ وەر باس و کەمێک لەسەری ڕوونکردنەوەی گەڕا هەم بینەرێلمان بێم هەم ئەڕا کەسێلی کە عەلاقەمەند وە ئی مۆزووە هەنۆ لە ناو موسیقی و لە ناو مۆزووە وە تایبەتی ئی هێرشێکی کریاس لەسەر قەزیەی اسمی نانەسە ناسیۆنالیزم یا جۆدایی خوازی لە ناو ئێران وەتیم باسی بکەم ئەرای مۆزوویشە داوت کردیمە لە دو میوانمان کە لە ڕێ ئسکایپ و پەیوەندی لەگەردیان دێریم چالاکە سیاسی و مبارزە دێرین حتمما وەگەردی ئاشنا هەن کاک ئەقباڵە سەفەری لە سوودە و هەیمەگەردی لەگەردە کاک ئەمینە سۆرخابی کاشناس ئەرشەدە علومە سیاسی کە ئەویش لە ئالمانە و هەیمەگەردی سوالەکان ئاراستەیان کەیم و تەک جۆ سوالەکانمان دەن هایمە خدمەتتان ئەڕا سەرەتا دەستپێکە سوالەکان دوست داشتیم کاک ئەقباڵ سەفەری وردەیەک لەسەر ژیاننامەی کەم هەرچەند کەم هەنە کاک شەهرامە نازری ئەڕامان بشی وەگەردێکە و گوشکردیم دەستان خۆش بوو عرض سلام دێرم ئەڕا خوات و ئەڕا بەڕێوەبەرێ لە بەرنامەی ڕۆژهەڵات تیڤ منزورمە شخصیت جناب ناصری هەڵوانیە گەردێت فقط ئەڕا شخصیت هونەریەکەی یان هەروە خانەوادەگی خاوەنە کەسایەتیەکی گەوران لە ئۆستانە کرماشان و مەخسوسەن وەرەوبان و وەرەودەوروەرە سەحنەوەوانە لە شوونە ئەوە خب طبیعەتەن ئاغای نازریش جوورە کوردێک کە هەمیشە خۆی دەرخستووە کاری یەک قسمەتێک وەنێرم کە لە سەرەتای شۆڕشوە یا بێشی بەنقڵاب 1979ەوە فرە لە جوانەی لە ئیمە فرە لە هونەرمەندەی لە ئیمە فرە لە ئەدیبەی لە ئیمە زیاتر لە ژێر تەئسیرە چەپ کلاسیکە سرودگەلێک خوێندیان کە نازانم یەکەمێک وهەنە ئەمڕۆژ نییە خب طبیعیە ئمە گشتمان تقریبا کەفتوونە ئەو سەفە ئەما ئەگەر بایم سەر شخصیەتە نەتەوەییە بێشکە لە هونێریەکەی شخصیەتە نەتەوەییە جناب شەهرام نازری مفکر کەم فرەکەس فقط بەڕێز نازری لە شخصیەتە هونەریەکەیە ناسنەوە لە حاڵێکدا شخصیەتە کۆمەڵایەتی و شخصیەتە نەتەوەییەکەی فرە گەردێتەوە ئەڕا وەرەنگتر تاریخ وەرەنگترێک مەسەڵەن حدود 20 شاید 22 ساڵ پێشبی لە BBC یە مصاحبەوە گەردێک کردن ئەو وەختە کە لە لێ پرسین تۆ کوردی یا ئێرانی
دقيقا ها فكر كمي روجيلا لسر شبكة كان اجتماعيش بلاو بيستوا او جوابي كوات من لدالك بي اي مملكتما كلاتيا قولة بيما دايكيك والدنيا هاور دياسم ككوردا حالي منطقة كمواتيجيم وما افتخارك كقولة بي زاغرسم لدالك بي زاغرسم وافتخار كما كرد بينم وإيش كإتازة لباسة كذا لحقيقته حرو الرنجدان وسك وقت خويتي حتى لمحافل خصوصيش دانشتگاه بحث کرده وگرده هنرمندل وگرده ادیبیل چون خب آقای ناظریج لی مورد تنیا نیوه کسایی تلکیش بینه که هم مسئله هنریان برجسته بیه و ناسیاق بینه لتمام ای سرزمینه و هم شخصیت اجتماعی و کمالایتی و شخصیت سیاسی و نتوییه. لە کاکەمینە سۆرخابی سوال کردیمە کە هۆکاری چەبی کە مردمە کرماشان وەی شیوە استقبال لە ئەی گۆرانیەکردن یا لە کۆنسەرتە مامۆستا شەهرامە نازری وەی شیوە استقبال کردن کە بیە جیە سەرسۆرمانە ڕا حکوومەتیش کە وەی شیوە هێرشکردنە سەری یەشە لەگەر یەکە گوش بگرین بینیم نەزەرە کاک ئەمینە سۆرخابی چەس لەی بارەوە. بەڵێ بەشێک لەو پێشوازی استقبالات بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە هەرحاڵ ئەو گۆرانیە یا ئەو قەتع عاشقانە کە شارەم نازری خوێنێ شتێکی فلکلۆرە و جۆرێک باس لە ڕەوایەتێکی تاریخی ئەکات لەو منتەقاوە ساڵهایە ئەم شتە ئەوترێتەوە لەلایەن خەڵکۆ بەڵام ئەوە کە لە دەمی کەسێک وەک شارەم نازری کەسێکە بە خۆشحاڵی موسیقی ئێران ناستێت ئەمە بۆ خۆی بەشێکی تاثیری هەیە لە پێشوازیکردنی گەرمی لەلایەن خەڵکۆ بەڵام لەوە مهمتر ئەوەیە کە لە ڕاستیە ئەو منتەقە کە ساڵهای ساڵە هەوڵێک هەیە کە بۆ ئاتنی دەکردن و بۆ ڕاکێشانی بۆ لای مرکز و گوتار و سیاسەتی حکوومەتی مرکزیەوە تا نازێتی موفق بووە بەڵام لەم ساڵانەی دواییە بەهۆی ئەوە کە هیچ تەوەجۆیەکی پێ نەکرات لە بار سیاسی و فەرهەنگی ئەو جۆرێک تووشی خەلەی گفتار و خەلەی گفتمانی لەو منتەقا بووین و لە ڕاستیە ئیسە جۆرێک خەلە ئەبینرێت و جۆرە ململانەی لە نێوان ئەو گوتار و لایەنە سیاسی و ئەو فکرە سیاسیە لە ئاستی ئەم ئێران و کوردستانە هەیە کە ئەو ناوچە بۆ لای خۆیان ناڕابکێشن کە هەشنەر وە کۆزانینەوە ئەو ناوچە هەم لەباری جغرافیایی و ناوچەیەکی استراتێژیکە هەم لەباری جەمعیەتی و هەم لەباری زۆر بواری تر وەکو سەرچاوە ژێرزەمینیەکان و هەمووکو نیروی ئینسانیش بۆ منتەقەیەکی زۆر دەوڵەمەندە و ئەم ململانەیە پێم وابێ ململانەیە ئیسا هێشتا نەگەیشتووەتە ئەنجام و توانێت لە یانە چاوەڕێ بکەین لە داهاتووە بزانین کامە گوتار زۆرتر توانێت سەرکەوێت بەڵام گوتاری سیاسی کورد یانە ئەو گوتارە کە ساڵهایە کوردی ئێران لە باکوور و ناوەڕاستی کوردستانی ئێرانە ئێمە بینین کە گوتارێکی سیاسی سەر بەکەم یا بە زۆر بووە بە ناوە خۆی دەرخستووە ئەکرێت لەو ناوچەیکە پێم وابێت زۆرتر ئەگەری سەرکەوتن هەیە بە ئەو گوتارە و پێم وابێت ئەو پێشوازیکردنە گە ناوڕۆکی ئەو عاشقانە سیاسیە ئەو گۆرانی فلۆرەی شارەم نازری دەقەتمان کرد بێ کە بەڕاستی ناتوانانی بڵێ کە سیاسی نییە بەحاڵە لە کەش و فەزایەکە وتراوە کە ئەگەر بە ناوەڕۆکی سیاسی نەبووێت بەڵام ئیسا توانێت سیاسی بێتەوە هەر ئەو پێشوازیە هەوا سەلمێنە کە گوتاری سیاسی کوردی کوردستانی ڕۆژهەڵاتی یا کوردستانی ئێران ئەتوانێت لەو ناوچە ئەگەری سەرکەوتنی زۆرترە لێ چەند ڕۆژە وەرینە هەیە جۆرەکە خۆ دانیش ئاگادارین لە یەکی لە وڵاتەی خارجی لەیلا هاتەمی و بوونەی خەڵاتی کە قەرابی وە پێبیان باشداری کردووی لەو مەراسمە و خاطر حرەکەت جۆزیەکە وە دڵە تۆنڕەوەی لە ناو جمهوری ئیسلامی نەوی مەجبوری کردن و یەکە ئۆزرخایی بکرد
ئی سوالەوەی شیوە لە مهمانەی لەمان کردیمە کە ئایا شارەمە نازریش هەیەی سادگی ئەگە بتوەستیات ئۆزرخایەک لە مەسئولی لە مەملەکەت بکردیات گۆزەشت لە قەزیە کردیان و دی قەزیەکە فەیسەلە پیدا کردیات یایە موضوعێکە جیاوازە و باید مورد توجهی قرار بگیرێ وەگەردێکە و گوشکردین بینیم جواوە مهمانەی لەمانش لێ موضوع چەس بەرحاڵ ئەوە قابل پێشبینی نییە ینی مەگەر ئەو ئەزرخایی بکردە مۆلوە بەحەلە بوو یانە بەڵام لە هەر حاڵە ئەوە پێم وایە زۆر مەسەلەیەکی پێچیدەتر و سەختترە تا مەسەلەی کەسیا وەک لەیلا حاتەمی کە بە بۆنەی حجاب و بێ معزەرەتخوایی بکات ئەوە لەوانەیە بەشێکی زۆری شەخصیتر بێت تا ئەو مەسەلەی کە شارەم نازری ئەو واکنشە منفیە لەلایەن گروههای تونڕە و گروههای ملی یان ئەو زۆربەی ئەوانە کە پیان ئەڵێن ملیە فەرمیرانی ئەو واکنشم پێم وایە بە جیاوازە لەوەی لەیلا حاتەمی بەڵام ئەوە کە بۆچی ئەوان هیچ گروههای مەسەلەن وەکو ئیسلاح تەڵەب بۆچی هیچ واکنشێک نیشان نادەن دیارە ئەمان بە جۆرێک لە سیاسەت وەرزی ئەو سکوتیان جۆرێک لە هەمڕاهی و جۆرێک لە هاوڕایی بوونە لەگەڵ گروهە ئەفراتی و گروهە ملیەکانی ئێرانە و پێم وایە ئەوانیش لەسەر ئەم مەسەلە لەوانەیە وەکو تاکتیک فەرقیان بدێ بەنسبەت ڕەفتار و هەڵسوکەوتیان لەگەڵ مەسەلەی کوردە بەڵام ئەوانیش لە نهایەتە لە یەک ئستراتیژی پەیڕەویەکەن و شتێکی جیاوازتر لەوانیان نییە بۆ چارەسەرکردنی ئەم مەسایلە ئەرایەکە بزانیم ئی وەزیەتە ئەرا ئیجور مەوزوعێلی لە ناو جمهوری ئیسلامی یا لە ناو ئێران پێشتێت باید بزانیم جایگا و پایگای موسیقی یا هۆنەر لە ناو ئێران جمهوری ئیسلامی هات چه شوێنێک ئەو کاتوێنیم قزاوت بکەین خوبیمە ئەگەر بچیمە سەرەتای ئەنقلاب وە هەتاک و شەورای ئەنقلابیش بی مەسەلەی هونەری هەمرە زەربە نەخواردو و کار خۆی داش کردیا وە شکلتر و یە شیوەی تر هەتا ئازادانەتریش هاتووە ناو کۆمەڵگای ئیمەوە منتەها هەراوقەرە جمهوری ئیسلامی انتخابات کردن و شیوەی جمهوری حکوومەتەکە یا دەوڵەتەکە دیاری کریا و بعد محافظەکارەکان قدرەتگرت نەدات و یەواش مەسەلەی دەوڵەت موقەت تەمام بی و بعد ئاغای بەنیستادریش خستنە ڕات و هەری جورە کەسای لە بە توانایك بین مەسەلەن جورە ئازادی خواز بین درستە لە لەباسە ڕوحانیە بین وەلی وەڕاستی ئازادی خوازی بین جورە ئاغای تاڵەقانی جورە ئاغای منتەزری و فرە کەسە ترەکیش حتا خەل لە باسکریان موسیقا و هۆنەرە گورانی و موسیق هاتووە ناو یەک قۆناغ خاسترێک وە منتەها خوب وتوجهه كجور الجمهورية الإسلامية والشيوعية فكر كردنوي يعني زياتر بياسة لارانا وبياسة لارانيش زياتر لسر شاوي 1400 سال پیش كالغور قديت وبرخورد كيلو مسألة آزادي ومسألة فرهنگي ومسألة كلتوري وحتى ومسألة هنري يبيا كهنر حتى إمروجيج كفتيسة براويز وحتى اگر لفكرت بو حتى قراني وموسيقى لسر ماشينة كانوا صوت لابردن نيازانم سيدي كان لابردن حتى لنا اتوبوسا كان مردم حق نعشت موسيقى ويانا بقري هنر لديدقاي سيستم كوبنا وسيستم جمهورية اسلامي لجيرنا ولا اتفاقية نما ناداشت نما مفهوم منتها خوشبختانه مردم ايما هرگز كورنيا اوه ارائن کریا لبار هنری و تواناتر انجام دن و هنری کردنه مبارزه ملی و مبارزه سیاسی و نتوایی یاسا که ایما اگر باس گشت ایران بکیم خفقانی که بی ایلا و اولا بالتوشای سر مسئله هنر و موسیقایشه ولی وخوشی ولی کردستان هرگز یه نشی زیر باله او کوچون او داسته پایه لک رژیم کرده خب علت خاص خوی چی داشت ها مبارزه لکردستان خوی بشک بی که توانس پشتیوانی لهنر موسیقی بکد و یه بیا که لکردستان و خوشی و
نەتوێنستن بۆ سیاستیانە بڕەسن کە سەرکوتکردنە هونەرمەندەکان و لەناوبردنە فەرهەنگ و کولتورە هونەری مردم بێت. حتما فرێکدان ئاگادار هەین کە یەکی لە نمایندەیە لە شارستانە ئورومیە یەکی دوو ڕۆژە وەرین باس لە یەک کردێ کە مردمە کورد ملەتە کورد وە شەیتان تەشبیه کردێ لەناو فەزایلە مەجازی دنیای مەجازی ئینتەرنێت و یانە ئی بەحسە کریاس کە ئایا حرەکەتە شەهرامە نازری وە خەتەری ڕە ئەمنیەتە ملی گرینە وەرچە و منزور مەسئولەی لە مەملەکەتە مەسئولەی لە نظام جمهوری ئیسلامی یا یەکە ئەو قسەی نمایندەی ئورومیە و خەتەرە تەجزیە تەلەبی و خەتەرە ترسە ڕە ئەمنیەتە ملی هەساوکەین ئێشە خستیمە سەوار باس لەگەردە مەهمانەی لەمان. بەڵێ ئیمە باید یانە هەر کامیان لە کانال و ڕێواز خۆیەوە ئەڕای بچیم. لە ڕابتەوە گاردە ئەو نمایندەی مەجلسە کە هینە بەشێک لە ورمی یا ئورومیەس یانە تەعەسب ناسی و نالیستی و کوورە ئەو خۆی خاص خازانێت لە منیچ و لە دیگەرانیش خاستر زانێت کە لە ئورومیە ئەکسەری کووردە و ئەو ناتوانێت وەی جوورەوە ئاسانی ملەتە کورد لەو منتەقە ئەبدار بکەن. ئیما هاو بەشیم ئەو باید ڕێز بگرێت لە کوردەکان هەرەو جۆرەیە کە ڕێز گرێت لە تورکەکان. ئیمە ناتوانین لێ ڕابەتەوە ڕاستی سیاسی بەرخورد بکەیمە مەسەلەکە. ئیمە مەجبوری من مەحکومی من و هاوکاری و بەشداری یەکتر و ژیان و یەکەوە لەو قۆستانە. ئەگەر ئەو قرارە وەی جوورە هەڵوێست بگرێت لە ڕابەتەوە ملەتە گەورایەک لەورە من فکر کەم نەهایەتە تەعەسب و کوورکورانە و ڕێژ ناوێتە شوونەترە. تورکیش و کوردیش لەو منتەقە ساڵێ لە دوور و دریژێکەوە یەکەوە ژیانە جمهوری ئیسلامیش اختلاف خستە بینیان کوشتارێک گەورەیەکیش لە ناخەدە و لە منتەقەی قارنە قەڵاتان و یانە کردیا بازدەهی یانە فقط بیا شەرمەندەگی ڕا جمهوری ئیسلامی و ڕاو کەسە بەشدار بی. من ئەهمیەت قەرە نایەمە ئیجورە بهینێ لە یانە بنیامەلێکی توندڕەون بنیامەلێکی لەبار فکری و دواکەفتن ئێستا نمایندەی مەجلس بوو کی ڕێیدا سەفێت سیاسەت نمایندەی مەجلس ئایا ڕاستی بعدیە واقعیت دەربکە بە یەک قسە ئەو مردمە سەکە ئەو انتخابکردنە بچی قسە بکەین. من فکر ناکەم ئیجورە بود. ئیمە نەباید فرە ئەهمیەت بێمە هینگەلە فقط باید لە ئەفشاکردنێ و لە ڕسواکردنێ باید هەوڵ بێم کە ئی کەسگەلێکی ئی کارێلەکەن نییە لە خزمەت ملەتەکەی خۆی چیانە هەڵا چ بڕەستە ئیمە. لە ڕابەتەوە مەسەلەی ئاغای نازریش من پێشتری جاردت کردم وەختە ئەوە هاتووە من فکر کەم شارام نازری وەی جوورە خزمەتکەیتە ملەتەکەی من هینە مساهبەکەی خواندم وهینە ئەو کابرایەکە لە نمایندەی ئورومیە و نمایندەی مەجلسەوە ئەسترایە خۆی من جوورە ئینسانیەتێکی ساق لەبارە ڕەوانی و لەبارە سایکۆلۆژیوە نازانم کەسێکی جوورە ئەزهار نەزەرێکێت من فکر کەم بعدیە نەخۆشینیەک داشت بعد بچوت خۆی معالجە بکەیت. فکر کەم هەرو قەرە کافیە کە ئیمە وەیە باوەڕ باریم کە ئیمە دوگل لە ملەتیم لەو سەرزەمینە و یەکوە زندگی کردیمە لە ئایندەیەکە و دەنگ خۆمان مشخص بوو ئەوە متعلق وەکیە ئەو سەرزەمینە ناتوای متعسبیش و بارخورد بکەین توای بۆ گەردی یەکە ژیان بکەین لە پەنای یەکترە و باید لە ئێولا هونەرمەندەکانی ئیمەیش حتمانە ناو ئی بڕارگەلێکە و لەی بڕارگەلێکەوە کار بکەن کە ناسیۆنالیست کوور نەوتە بەعەسە ئەوە تەفرەقە لە ناو ئیمە بنێتەوە. ئایا بود فکر لەی قەزیە وەختی تماشای باسەکەی من بشیم قەزیەی هاپشتێ پەردەی ئی هێرشەیلە ئایا نظام جمهوری ئیسلامی و ئەو بەشەکە دەسەڵاتە ئەسلی لە ناو جمهوری ئیسلامی ها ئەختیاریان و قدرەت و هێزە ئەسلیەن ئایا بەرنامەیەک و پلانێک هاپشتێ قەزیە کە ئیجۆری هێرشکەنە سەر هونەرمەندەی و تایبەتی کەسی جوور شەهرامە نازری؟ کاک فاضل ئیمە باندێ واقعیەتی هەست هەمیشە لە بۆرە چەو بگریمێ وەختێک بە مەسەلەی ئێران تێتەنەوە و لە ڕابتەوە گەرد ئێران قسەکەیم جایی مەسەلە چ گورانیەلێک بوو سرودەلێک بوو کاغا نازری لەی کۆنسەرتە لە کرماشان خوێندی ئەسای وەچی لە شوورەکانتر ئەگە تو لە فکرت بوو تماشا بکە وەختە خۆی جمهوری ئیسلامی یەسری سرودەی پەخشە و کردیا و ئی سرودەلە زیاتر هاندان بی ڕا قایمکردن پایگای جمهوری ئیسلامی لە ناو کۆمەڵگا
ئەو کەسەیە کە گورانیە لە وەتن یا ئەو سرودگە لە وەتن ئەسەن داواکردن کە جمهوری ئیسلامی ئاغای شەجەریان یەکی لەوانەسا حەقیە نێرێت سرود و گورانی ئەوان لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنە ئێران بڵاو بووتوە. من باوەڕکەم لە ئێران ململانەی یان ڕقابەتە عەجیبێک ها لە کارە لە بین نەسڵ جوان و نەسڵێک تازە پێگەیشتیە و ئیتر جمهوری ئیسلامی ناخوێنێتوە، ئیتر قوانین وەلایەتە فەقیه ناخوێنێتوە، ئیتر نێتوایە فکر لە چینە بەحەشت بکەیت. خۆت زانیت ئیمڕۆیانە دیگەشتی بێستە مەسەلە ئەڕاوە ئیانەیشەوە پێیان دووشن ڕەفۆرمخواز هەتا ئێستەیش نەتوێنێت جێ خۆی وا بکەیت. تو تماشا بکە ئەلان لە ڕاوەتەوە گەر لە مەسەلەی ئاتومی وەزیری خارجە و یارانێ و هەتا ئاغای ڕوحانی چەندێ پشتیوانیشکە یانە نەتوێنستە. من باوەڕکەم تقریبەن تا ئەندازەیەکی ڕەسینە سەبنبەت ئین ڕقابەتە یە ڕقابەتە ناساقێکە فقط یانە لەسەر یە ساقن قوربانتم ئەوەی لەسەر یەسەکە ئیران ئێرانە باید وە هەر جوورێک بود بگرنێ. ئەگەر تو تماشاکەیت مەسەرەن دەنگ و باسە گۆرانێتوە ئەڕاچەت ناوە چەند کەلیمەیە کاتی خۆی گۆرانیە بە شێرە فلکلۆرەوە 40-50 ساڵ لێوەریش خۆنیا منتەها وەختە ئیە هاتووە تو باید وە شکلێکی مەلموستر لە کاناڵە باوەتە سیاسی و نەتەوەییەوە مەترح بکەیت و ئێستا کە جمهوری ئیسلامی و ڕاست و چەپیان و پێیان بەرخواردگە مە باوەڕکەم هەر ئەو تەشویقە و هەر ئەو ئەستەقبال و پێشوازیە کە مردم لەو ساڵونە لەی کۆنسرتە و لەی گورانی و سرودێ لە ئاغای نازریەکردنەسەی یەک مشتە گەوراس کە دەیتێ لەناو دەمە کوونەپەرستی و سیستمە جمهوری ئیسلامی و خاص و خراوەیان ئێمە باید ئەلێرە خۆشحاڵ بیمن یەکە ئەو وە پێ بەرخورد کرد فرە تەبیعیە سروشتیە بعد ئێمە هەشەوەڕوانیە داشیم چونکە ئەوانە توار قوانینە هزار ساڵێەوە بارندا بمەدن و یانی چشکێت تازەیتە وەگەر ئەو قوانینە ناخۆی ئمە بعد خۆمانیە قبول بکەین. منتەها من باوەڕکەم لێی باوەتیجە شکست خوێن هەچوو لە سیاسەتەکانە تریان شکست خواردنە و ئیمە ناوت لێ بە تەرسی من فکرکەم ئاغای نازری شاکارە کردگە و ئیمە باید پشتیوانی بکەین لێی هەرەکەتکە لە ئێستا چە بەڕێز شارامە نازری بود یا هەر هونەرمەند و ئەدیب و نووسەرێکی ترک بود لە کوردستان مەخصوصاً من لەسەر زیاتر لەسەر کوردستان یعنی لۆڕستان و ئیلام و سنە و کرماشان و وەرمێ قسەکەم چون لەوتر ناتوانم زیای بچوومە ناو ئەو وینەکانەتە ئەو ملەتەکانەتریش کەیف خۆیانە چ جوورکە نەما من باوەڕکەم ئازادی منحەسر و یەک ملەت و یەک بەش نییە ڕاک گشتمانە لەی ڕابەتە. شەهرام نازری جۆرە هونەرمەندێک کە فرە گورانی هاوەرە دەسی و توانستێت هەر کامیان هەڵوژارێت و بخوانێدێ و دەنگیشی مورد توجه هنرمندی ل مورد توجه مردم عامه گشتیه مورد توجه او کسی است که علاقمند و کار شهرام ناظرین تونستی گورانی تر بخوانید ارا گورانی تر نخوانی و ارا دست ناسمالی گورانیه که باید عکس العملی لشونی در بکفید و جریانی لشونی پیش باید آیا خاصتر و نیک گورانی تر بخوانیات هەرو جورە لە ئەوەڵەوە ئەرزت کردم ئیانە بە ئاغای نازری وەردەوەی شخصیەتە هونەری بود یەک شخصیەتە سیاسی اجتماعی نەتەوەییە و 22 ساڵ پێش خۆزانی وەزیەت چجور بێ لە ئێران ئەو مساهبە کردگە خب واقعیت ئێستا ئەویش مایە داوە یعنی باجیش داوە ئەڕای هەر ئەوە کە کەسێک لە ناو کرماشان گەورە بیە و تەمامە خانەوادە و کەس و کارێ هاگەورە ئەسەن ئی هونەرە هەر لێرە پەروەردەی کردگە وەختی لە شوونە 10 ساڵ تێتوە مەگە چ باجێک لێە گەورەترە کە تو 10 ساڵ نەتوانی بایتە ناو شارەکەی خۆت لە ناو شارەکەی خۆت خب ئیمڕۆژ موقعیتەکە ئیجورە خوێنێت که رقابت بین خود سیستم جمهوری اسلامی پیکاتکان جمهوری اسلامی کار کرده میدان یک کمک آمنایشون فرها یک کمک آوالا بیاسوا درست فرمایش کی آقای ناظری توانست گورانی ولی تریج بشی ولی نیت ونه او احساسات واقعی خویا بشارت و آقای ناظری کرده
لە خانەوادەیەکی کورد لەداڵک بێ لەناو کوردستان گەورە بێ و گەردە هونەرە کوردی هاتیە سەبان فرەی سروشتیە کە ئەنتزاری جەلی داشتی و من کە ئیژورە گورانیە لێک بخوانێ و ئیە ئەوان چووکیەوە ناسیۆنالیستی هەستاوەکەن و زەربەداین و تەمامیەتە ئەرزی ئێران هەستاوەکەن بیرە ئەوان بکەن ولی لە دیدە ئاغای نازری ئیژورە نییە ئاغای نازری هونەرمەندێکە شێرێک انتخاب کەی گورانیەکیش تووشێ ولی خوب وەختێک دوێنیت مردم ئیژورە تەشویقەکەن جمهوری اسلامی ڕەوادۆ پێ ناخۆش بوو ئێستاکە ئەوان نیەتێنن تەحمل گورانیش بکەن چ بڕەسێتە ئیە شەخصیەتە سیاسی کۆمەڵایەتی نەتەوەیەکەن تەحمل بکەن من فکرکەم ئەو باجداغە مایە داناغە و لەسەر یەک شتی سوورە ئەویش کورد بینە کوردستانی بینە و پەرەپێداین یا تەقویەتکردن هونەرە موسیقا و هونەرە گورانی کوردیە ئەگەر فرەقسە لەسەر مەسەلەی نەتەوەی و سیاسیەکەی نەکەین ولی دەڕابەتەوە گەردە مەسەلەی هونەرە موسیقی و گورانی من فکرکەم یەکی لە پێشکەسبەتەکانە ملەت ئیمەز و ئیمە باید نەک هەر ئەوانە دیکەیش افتخارە پێیان بکەین تەشویقیان بکەین یارمەتیان بکەین کە کوڵ نەیە بیرە جمهوری ئیسلامی فشاریش بارە مەگە هەتا ئێستا فشار ئاوردێت چە توێنستێ بکەین ئێستاکە ئیتر وردە وەختە ئەوە هاتووە ئاغای نازری بادی کونسرتە هەتا لە تێرانیش بگرێت بیلە مردم حالی بوون کە ئیمە کی من بنارچەکمان کیە خاونە چه فەرهەنگ و کولتورە دەوڵەمەندێکی من هەیە جۆرەکە لە ژیاننامە و ئەو خەڵاتەی کە شارەم نازری وەرگردیە ئاماژەوە پێکردیم لە شوێنێک فرێ شارەم نازری خەڵاتەی لەوە پێدریاس و ڕوتبەیەری دانەسەپی یا مەقامەیەک فەخری یا ئەفتخاری لە دانشگای دانەسەپی جور دکتۆرایەک مەسەڵەن کە لە یەکی لە دانشگای لە ئەمریکا دریاسەپی ئایا ئی حرەکەتە کە ئەلان کردیەوە وەی شیوازە کە جمهوری ئیسلامی مەقامەیەکی هێرشکردنە سەری یا یەکە وەی شیوە باسی بکەین ئی گورانیە کە خوانیە شارەم نازری ئایا ئی پلەپایە تێری دەخوارد یا بوو دە باعث ئەفتخاری لە گەوراترەکی گەڕای زانی چۆنە کاکان بەشێک لەم قەزیە مشخصە کە بەرحاڵ ئەمە ینی لەوانەیە ببێ بە قوربانی جۆرێک فەزای سیاسی یان ئەو معادڵاتە یان ئەو بزوتنەوەیە کە ئەگەر لە ئارا بێت بەشێکی ئەوە بەڕاستی ئەوە ئەتوانێ ببێ بەڵام لە هەر حاڵە ئەگەر هونەرمەند ناتوانێت لە کۆمەڵگای خۆی دا ببڕێنەوەنی بەتایبەت لەوە دیسا زیاتر هونەر بەرەو تاخود بەرەو متحد بوون و بەرەو دەربەست بوون نەچێت بە خەڵک و بە هەر حاڵ ئەو شتانە کە لە کۆمەڵگا ڕوەدا من پێم وابێ کە شارەم نازری ئەگەر داران وەکو شواندەی موسیقی ئێرانی ئەناسراوە کەسێکە بەڕاستی لە ئاستی ئێران هەموو کەس زانێت کە قسەی هەیە بۆ وتنەوە هیچ لە کەسە دیارەکانە و ئەزانین کە بەشێک لە موسیقی کوردی ئەو ئێرانی کردۆ ینی جۆرێک دەستی پیاهێنا و فکر بە ئێرانی و دواتر جەهانی هەبووەوە بە پشتگیری کۆمپانی و بە پشتگیری لایەنهای اقتصادی بەشێکی زۆر نەک لە موسیقی کوردی لە موسیقی ناوچەکانی تریش کە جۆرێک ئەقەلیەتن کە جۆرێک سەرکوت ئەکرێن و کرد لایەنێکی فەرهەنگی نییە کە پشتگیری ئەم کە ئەمە لە ئاستی ئێمە ئەبینین کە بۆ نمونە کاتی خۆی موسیقی ڕەپ کە چۆن ئەمە سەر هەڵهەدات لە ئەوڵەوە موسیقیەتی خیابانی و گروههای حاشیەی مەسەلەن لە نیویۆرکە دواتر کەسانێک دەن ئەمە جۆرێک بە دەستکاریکردن و بە جۆرێک ڕتوشکردنی ئەو موسیقی ئەمە جەهانیەکەنەوە جۆرێک مسادرەیەکەن ئەگەر شارەم نازری تا جاران دەستی لە شتیوە بوو بێت و افتخاری هەم بۆ افتخار و شانازی هەم بۆ خۆی کەسب کردبێەوە هەم بۆ موسیقی ئێرانیش وتم وابێ لەو قەدر و مەنزلەکەی شارەم نازری بۆ خوێندنی و گۆرانیە نەک کەمتر نەبووتەوە بەڵکو شارەم نازری ئەتوانێت بگەڕێتەوە بۆ کۆمەڵگا بۆ کۆمەڵگایە خەڵک بە مەعنا ڕاستەقینەکەی و ئەمە ئەتوانێت ڕێگەیە بکاتەوە بۆ خەڵکی تریش هەرچەند پێشتر ئەزانینەمە ئەو جۆرە لە هونەر سابقەی هەیە لە کوردستانە پێشتر
مثلا کەسێ وەکو ناسر ڕەزاویە لەسەر ئەو ناوچە بە خوێندنی پارچەیەک گۆرانی یا پارچەیەک شارێکی حماسی کاریگەری زۆری بۆ ئەم پێم وابێ کاریگەری شاران ناگری زۆر ئەتوانێت لە ئاستێکی باڵاتری شابێ و لە دنیای ئمڕۆ هونەر و موسیقی بە تایبەتی شتێکە کە تێکەڵە بە فەرهەنگ و ژیانی ئاسایی زیندگی ڕۆژمەڕەوە کە پێڵەن زیندگی ڕۆژمەڕە و لە موسیقیای ئمڕۆ تەنیا قۆناغی بەرهەمهێنان و تەوری موسیقیەکە هەموو قەزیەکە ئەوە نییە بەڵکو خەڵکیش کە بەشدارە بن و بە بەردەنگ و گوێگرن بۆ موسیقی ئەوەش خۆی بەشێکن لەو پرۆسە و لە دنیای ئمڕۆ ئەم پێم وابێ کە موسیقی کاریگەریەکی زۆری هەیە و هەرواتە بینین لە ڕۆژانی ڕابردووشە لە لەوێڵ و لە ڤێرژنێکی ترا جۆرێکی تر ڕوویدا لە ئاستی ئێرانە موسیقی و قەزی ئەو گروها کە ئەیانویست جۆرێک لە ئاستی جەهانیە خۆیان بناسێن و دواتر ئەگیردرێن بە هەر حاڵ جیاواز لە ناوەڕۆکی ئەوان ئەمە ئەو بڵێن کە مهم ئەوەیە کە ئیمڕۆ موسیقی ئەتوانێت خەڵک بڕوژێنێەوە خەڵک ئاراستی بەرەو ئاراستەیەکی سیاسی تایبەت ببات. هیچ چند ڕۆژە و لە ئی فەزا کە دروست بێ و هێرشەی لێکە کریاسە سەر مامۆستا شەهرام منازری ئیمە حرەکەتەی لە فرەیەک شەبی وەیە دیمنە لە فرە لە شوێنەی لە دنیایش چشتی ئیجورە ڕووی دێت یەن یەکە بشیم تەنیا ملەتە کورد ئی اتفاقا ڕایکەفی و کەسایەتی لە کورد تەنیا ئیجود مۆزووی ڕایان پێش دێت وەلی ئەرکە ملەتە کورد و گشتی لە ناو ئیران و تایوەتی مردم کرماشان هنر دوستیل هنرمندیل هاوسنفی لە شەهرام منازری و گشتی مردم کرماشان ئەرکیان چەس لەسەری قەزیە توێنن وە چ شێوەیە یارمەتیدەرە ئی مۆزوع بوون و یارمەتیدەرە شەهرام منازری بوون زانی ئیسا یعنی نابێ ئەمە زۆر چاوەڕێ شتێکی سەیر و عەجایب بکەین دەو قەزیەوە ئەمە لەوانەیە پرۆسەیەکی درێژخایەن بێت بەڵام یەک شت لەوانەیە لە هەموو شتێ مهمتر بێەوە ئەیسەیش من نازانم بەڕاستی و لێ احتمالی زۆرەکە و شەهرام منازری لە ژێر فشارێکی زۆرا بێ و ئەو خەبەرانەیش هاتە سەر سایتەکان پێم وابێ ئیسا ئەو پێویستی بە پشتگیری و بە حمایەتە لەلایەن خەڵکی کوردستان و بەتایبەت خەڵکی کرماشان کە پشتگیری بکرێت و بەتەنیا نەهێڵدرێت چون ئەم پشتخاڵی کردن و پشتگیری نەکردنە یەکێک لەو دەردانەیە کە ئەمڕۆ لە جامعەی ئێرانە ئەبینرێت پێم وابێ شتێکە خەڵک ئەتوانێت دروستکردنی کەمپێنهای مەجازی یا کەمپێنهای ڕاستەقینە لە ئاستی کوردستانەوە بەتایبەت لەو ناوچەی خوار و کوردستانە کە جۆرێک پشتگیری و پشتیوانی بکرێت لە شەهرام منازری پێم وابێ ئەوە زۆرتر معقولە و ئەوە زۆرتر قابل لە پێشبینیە. خۆ بینەری العەزیز ئی بەرنامە هەیە جوورەکە وەگەردێکی شەو هاوڕێی بین و تەماشای کردین کەمی جیاوازی داشت و خاطر یەکە مۆزووی تایبەت پێش هاتوویت و دووست داشتی میمەش خۆمان شەریکە ئی مۆزووە بزانیم و خاطریە هەوڵەمانیە بێ کە حتمەن لایەنەی لە جیاوازی ئی مۆزووە بخەیمە وەرچە و بخەیمە وەر باس ئومیدوارم مەورد تەواجودان قەرار گرتویت و ئەگەر ڕخنەیەک و قسە و باسێکیش داشتین جوورە هەمیشە چاوەڕێیە هەیم کە ئارامان کلێ بکەین لەگەردە ئادرس فەیسبوک و جیمەیلی بەرنامەکە پس تا هەفتەی بانان و بەرنامەی تر لە بەرنامەی لە هەنار بنیشنە خۆش و ماڵدان ئاوا بوت.